لەم تەوەرەدا باس لە گرنگی بەهاڵ کۆمەڵایەتیەکان و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و دووبارە زیندووکردنەوە و پەرەپێدانیان دەکەین بە تایبەتی لە جژنەکان و هەروەها لە بۆنە گشتیەکاندا. گفتوگۆی ئەم بابەتە لەگەڵ کاکیاسەر بەرزنجی کۆمەڵناز دەکەم کە لە هەولێرەوە میوانی ئێمەیە. کاکیاسەر سڵاوت لەبێ و بەیانیت باش، جەژنیشت پیرۆز بێ. زۆر سپاس بۆی لە بەیانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەمەوێت بزانم گرنگی بەها کۆمەڵایەتیەکان و مانەوەی بەهای کۆمەڵایەتی لە کۆمەڵگەیەکدا بۆ نمونەوەکو کۆمەڵگەی کوردی چییە؟ چی گرنگیەکی هەیە؟ سڵاو لە ئێوەی خۆشەویست، بەیانیتان باش، جەژنتان پیرۆزبی. سپاس بۆ ڕێخستنی ئەو دیدارە و هەڵبژاردننی ئەو بابەتە. بەحەقەت بەها کۆمەڵایەتیەکان کۆمەڵک پرەنسیپن کە مرۆڤ یاخود کۆمەلگا تاکەکان تێیدا پابەند دەبن پێی و قبوڵی دەکەن وەکو واقعێکی کۆمەڵایەتی بە شێوەیە کە بسازێ لەگەڵ کۆمەلگاکان و لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک جیاوازی تێ هەیە. هەروەها ئەگەر باسی دەستەواژەی بەها بکەین، ئەوەشەی بەها لە ئابووری ناس مانایەکی هەیە، لە کۆمەڵناس مانایەکتری هەیە. لەوێ بەها بە مانای قیمە دێتن زیاتر وەکو نرخ یا شتێک کە بەهای چەندە. بەڵام لە کۆمەڵناسی بە مانایەکتر دێ وەکو بەهای کۆمەڵایەتی هەموو ئەو شتانی کە تاکەکان پابەندن پێی. ئیتر هەر شتێک بی کە باش و خراپ دیسان دوو تەوەری هەیە بەها، بەهای باش و بەهای خراپ. بەهای باشەکان ئەمە ئەوشتە باشانن کە تاکەکان پابەندن پێی لە کۆمەلگا، هەرچی کاری پۆزیتیڤە، کاری باشە. بەها خراپەکانیش هەموو ئەو کارە خراپانن کە دیسان دەستا و دەست کرایە لە دێر زەمانەوە لە کۆمەلگا وەرگیراوە، تاکەکان وەریان گرتووە پابەندن پێی. بەڵام بەها گۆڕانکاری بەسەدا دێت بە شێوەیەک لە شێوەکان بەپێی ساڵان، بەپێی چونە ناو ساڵ، بەپێی جیهانی بوون، هەموو ئەوانە گۆڕانکاریوە بەسەر بەها کۆمەڵایەتیدا دەینن. زۆر باشە. کاکیاسەر، ئێمە چۆن بتوانین جژن بکەین بە وێزگەیەک، بکەین بە سەرەتایەک بۆ دووبارە زیندووکردنەوە و پەرەپێدانی ئەو بەها کۆمەڵایەتیانی کە کۆمەلگەی کوردی ئێمە جوان دەکەن، کە تاکی کوردی ئێمە جوان دەکەن؟ جەژن وەک هەر بۆنەیەکی کۆمەڵایەتی کە پێویستە لە ئەساسەوە لە بەهای کۆمەڵایەتی وەرگیراوە، تاکەکان پابند بوونە پێی. هەر کەسێک کە لەدایک بووە لە وڵاتی چاوی هەڵێناوە سەیری کردووە کە شتێک هەیە بە ناوی جەژن و جەژنانە و سەردانیکردن، نوێکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتی هاتوچۆ لە ڕۆژانی جەژن، بە تایبەتی لە ڕۆژی یەکەم. ئەوانە هەمووی وەکو بەهای شتێکی جوان هاتووە تا ئێستا. بەڵام خۆتان ئاگادارن هەموو ئەو گۆڕانکاریانەی کە ڕوودەدا لە ناوچەکە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی پەتای ڤایرۆسی کۆرۆنا یاخود بڵاوبوونەوەی هەر نەخۆشیێک بەو دوایانەش وای کردووە کە تەواو بەها کۆمەڵایەتیەکان و پابەندبوون بە جەژن و سەردان و میوانداری کەم بۆتەوە یاخود کاڵ بۆتەوە. بگرە لە هەندێک شوێن نەماوە. هۆکارەکەی چیا بڵاوبوونەوەی نەخۆشی بوو ئەو کاتە، ئەو سەردەم کەرەنتین و قەدەغی هاتوچۆ بوو. ئیترەوە بوو کە جەژن کەوتە ناوی نەورۆز، کەتە ناوی کۆمەڵک بۆ نەوشت، کەتە ناوی خەڵک نەیتوانی یاخود دوور کەوتەوە لە سەردانیکردن. ڕۆژانێک ئەمە لەسەر شاشەی تیڤی باسی ئەومان دەکرد با سەردانی یەکتر نەکەین، با یەکتر نەبینین. ئێستا ئەمە دەمانەوێت ئیش لەسەوە بکەین ئەو شتە پێچەوانە بێتەوە، با سەردانی یەکتر بکەین. بەڵام دیسان هەر لایانی تەندروستیەکە لەلایەک، لایانی ئابووریش ڕۆڵی هەیە کە شێوەی بژێوی خەڵک یاخود گوزەرانی خەڵک تا ڕادەیەک شتەکان گران بوون بە بەراورد لەگە ساڵانی ڕابردوو. شتومە گران بووە، بەنزین گران بووە، بە زەحمەت بووە، هاتوچۆ زەحمەتە لە نێوان شارەکان یاخود لە نێوان خەڵکەکە. ئەوەش هۆکارێکترێکە، هۆکاری ئابووریە، کەواتە هۆکاری تەندروستی، هۆکاری ئابووری وای کردووە کاریگەری لەسەر بە کۆمەڵایەتی بوونی تاکەکان هەبی و نوێکردنەوەی جەژن وەک خۆی لەناو لە کوردستان کاڵبوونەوەی پێوە دیارە سستی پێوە دیارە بە بەراورد لەگەر ساڵانی 90ەکان و 80ەکان. بگومان دێنێتە سەر ئەو بەراوردەش. بەڵام کاکیاسەر، ینی لەپاڵ ئەمەدا هەندێک جار بۆ نمونە تەنانەت لە جەژنەکانیشدا لە بۆنەکانیشدا تاکی کورد هەندێک جار دەڵێت من ناتوانم سەردانی بکەم لاوانەیە ئەو مەجای نەبێت، لاوانەیە لە ئێستادا کاتەکەی گونجاو نەبێ. یان هەندێک جار بۆ نمونە بیانوو ئەوەی دەدۆزی یاخود بیانووی ئەو دەدۆزێتەوە کە ئەو ماڵە لاوانەیە نەخۆشیان هەبێ، لاوانەیە سەرقاڵ بن، لاوانەیە کەسی بە تەمەنیان هەبێ، لاوانەیە میوانی دیکەیان هەبێ، یان چون بابەتێک لە یەک دەدرێتەوە. تۆ چۆن ئەمە هەڵ ئەسەنگێنیت لە کاتێکدا کە کۆمەڵایەتی بوون و پەیوەندی نێوان تاکەکانی کورد هەموو کات سیمایەکی جوانی تاکی کورد بوون؟
بەڵێ ئەمیان زیاتر پەیوەستە بە کەسانی دەرەوەی خێزان یاخود دەرەوەی خوشک و براکان کەسانی پلەی دووەم و پلەی سێ و پلەی چوار و ئەوانە یاخود ناسیار مەسەرەن تۆ سوی کەسێک دەکەی کە کەسی تو نییە ماڵە خوشک و ماڵی برات نییە ماڵی باوک و ماڵی دایکت نییە بۆیە پابندی بە کۆمەڵە لەو شتانی کە باست کرد ئاماژەت پێ کرد وەک ئەوەی کە ئایا لە ماڵنیان لە ماڵین ئایا ئیلتیزامیان هەیە ئایا دەرچوونیان هەیە ئایا میوانیان هەیە ئایا داوەتن لە شوێنێک ئایا نەخۆشیان هەیە لەو ماڵە قوتابی پۆلی دوازدەیان هەیە مەسەلەن کە تاقیکردنەوەی هەیە یاخود هەر شتێک لەو زۆرەی کە وا دەکاتەوە پێشوەختە پێویست بۆ بکە بە ماوعید بچی ئەو ماڵە سەردان بکەی نەک لە خۆتەوە سلێمانی وتەنی خۆتی پیاکەی و بچی تووشی مەقیشێک بیکە ناخۆش ئەگەرسی لە جەژن ئەوەش هەڕێ پێدراوە ئەوە بۆ ئەو شتانی کەوتت بۆ کاتی تر زیاتر بەکاردی بەڵام لە جەژن تۆ لە نوۆی بیانی تا 11 شەو سەردانی هەر ماڵێک بکەیت تەنانەت لە کاتی ناخواردن و زەمی ناخواردنی شتێکی ئاساییە بەلای خەڵک لەبەرەوەی ڕۆژانی جەژنە بەڵام بۆ کاتی تر پێویست بۆ دەکاتەوە پێشوەختە مەوعیددا بنی خەڵکێکی شێ دەیەوێتن ینی کەسی بەرامبەری قەردار کاتەوە دەسی سەردانی دەکا ئەگەر لە ماڵیش نەبی دەرێ من هاتووم تەواو تۆ لەوێ نەبوو ینی پێشوەختە تەلەفۆنی بۆ ناکە بەهۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا دەکرێت ئەو شتانە بە ماوعید ڕێک بخرێ لەگەر کەسانی وەک باسم کرد پلەی دوو پلەی سێ لە دەرەوەی خێزان بەڵام لە نێوان ماڵی گەورە و ماڵی دایک و ماڵی باوک و ماڵی خوشک و براکان ئەوەندە پابندین بۆ دیاریکردنی کاتێکی دیاریکراوە بۆ سەردانیکردن بە شتێکی ئاسایی هەر کاتێک تۆ بچێ ماڵی کەسی نزیکەکانت ینی هەندێک جار کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان و بەها کۆمەڵایەتەکان لە ناو خێزانیشدا دەبینی کە کاڵ بۆتەوە کاکیاسر هەندێک جار دەبینین کە بۆ نمونە منداڵ شەرمی ئەوە دەگرێت کە جەژنە پیرۆزە لە دایکی و لە باوکی بکات شەرمی ئەوە دەگرێت کە گردن ئازای و جەژنە پیرۆزە لە خوشک و براکانی بکات ینی بە پێچەوانەوە هەندێک جار هاوسەرەکان شەرمی ئەوە دەیانگرێت کە پیرۆزبایی لە یەکتر بکەن لەسەر مەسەرنجێکی ینی هەندێک جار دەبینین ئەگەر بە ڕێژەیەکی کەمیش بێ بە هەر ڕێژەیەک بێ کاڵبوونەوەی بەها کۆمەڵاتەکان لە نێو چوارچێوەی خێزانێکیشدا دەبینین ئەمیان لەبەرەوەی شتێکە وەرگیراوە لە گەورەکان ینی منداڵ سێری گەورەکان دەکات سێری دایک و باوکی دەکا هەموو ئەو سیفاتە باش و خراپانە لەوان وەردەگری کە دەبینی گەورەکان ئەوەندە تێکەڵ نین ئەوەندە گەرم و گوڕ نین تەنانەت لە ڕۆژانی جەژنیش ئەوەندە تۆقەکردن و لە ئامێزگرتن و ماچکردن و باوەش پیاکردن و ئەو شتانە بە شێوەیەکی گەرم و گوڕ لە نێوان ئەندامانی خێزان لە نێوان خوشک و براکان لە نێوان کەسانی نزیک هاوسەر منداڵەکانی شەری ئەمان دەکەن بۆیە هەر وەک ئەوان دوور دەکەونەوە ینی بەو شێوەیە تەنانەت زاری وایە وشەی ئەوەی جەژنت پیرۆزە و لێت مبارەک بی ئەو وشەیەش بەکارنایە ئەوەندە هەر سڵاوکردنێک بەکاردێ شتێکی ئاسایی ئەوە دەبی منداڵ فێر بکرێ گەورەکان بیکەن پەیڕەویکەن تا منداڵانیش بتوانن چونکە تۆ کە دوو ئینسان لێک نزیک دەبنەوە لە جەژن وەک ڕۆژی ئاسایی نییە وەک کاتی تر نییە لەوانەیە بە ساڵ کەسێک نەبینی ماوەی زۆرێکتر بە 6 مانگ بە ساڵ نەیبینی باسی کەسانی دوور دەکەم بەڵام لە جەژن ئەو دوو کەسە یەکسەر باوەش پیاک دەکەن سەرڕای ئەوەی کە دەزانن نەخۆشی هەیە وەزع باش نییە لەوانەیە کەسێکیان پێی خۆش نەبی بەڵام کە تۆ تەوقەت لەگەڵ کەسی بەرامبەر کرد لە جەژن وەک ئەوە نییە کە تەنها تۆ وات کرد و بۆ شێوەیە دەست لەسەر سینگ وەستای و دوور بە دووری سڵاوت دەکرد ئەو تەوقەکردنەوە دەکا پەیوەندێک کۆمەڵایەتەکە بەهێزتر بی زیاتر گەرم و گوڕترە لەوەی کە تۆ دوور بە دووری دەست لەسەر سینگ بۆی وەستای یاخود بەرامبەری وەستای بۆیە پێویستە حەقی خۆی بدرێتێ ئەو جەژنە هەرچی بۆنەی کۆمەڵایەتیە وا دەکات دووبارە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز بیتۆ لە نێوان ئینسانەکان پێویستە حەقی خۆی بدرێتێ نەک بە سارد و سڕی و بە خۆدزینەوە لە سەردانیکردن یاخود دوورکەوتنەوە لە کەسوکار ڕەنگە خەڵکێک برێن بەخۆشی لەوانەیە ئەستا مامۆستا و قسانە دەکا و کەم سەردانی خەڵک دەکەن کەم هاتوچۆ دەکا ڕەنگە منیش هۆکاری خۆم هەبی ئەو هۆکارانێک کە ئاماژەم پێ کرد و هۆکاری تریشەیە هەموو کەسێک هۆکاری خۆی هەیە کە کەم سەردان دەکا بەڵام ئێستا وای لێ هاتووە بۆتە تێکست بۆتە تەلەفۆن ینی تەلەفۆنیش نماوە بۆتە تێکست زیاتر تێکستیش لە سۆشیال میدیا جەژنە پیرۆزە لە خەڵک دەکەی بەداخەوە ئەوە تەنها لە کۆڵخۆکردنەوەیە وەک ئەوە نیە تۆ سەردانی ئینسانەکان بکەی بەڵام دووبارەی دەکەمەوە بارودۆخەکان هۆکارن کە ئینسان نەتوانانی وەک پێویست سەردانی کەسی بکە و ئێستا لە وەرزی هاوین هۆکارەکە زۆر ئەوە تریشان ئەو گەرمای وەرزی هاوین ئاسان نییە تۆ بچی هەر ماڵێک و بمێنیەوە بە نیو سەعات و بە سەعات یاخود بە 20 دقیقە ببینیەوە لەوێ لەگەڵ ئەو وەرزە هاوینە گەرمەی زۆر لە ماڵەکان کێشەی ئامێری فێنکەرەوەیان هەیە کێشەی نەبوونی کارەبا و ئاویان هەیە بخۆیان لەخۆیان بێزارن زاری وا هەیە بۆی ئەوانە هەمووی هۆکارن بۆی کە جەژن کاڵ بێتەوە لەوانەیە ئەو جەژنە لە وەرزی زستانبی جیاوازبی لە وەرزی بەهاربی جیاوازبی لەوانەیە لە کارەبا باشبی وەزعەکە جیاوازبی یاخود موچە و گوزەرانی خەڵک باش وەزعەکان تەواو بگۆڕێ
بۆیە تۆ کە ئەو هۆکارانە دەبینی لە پاڵ ئەوەی کە لە ڕۆژانی جەژن هەیە وا دەکات سەردان کەم بیتەوە گەرم و گوڕی نەبیتن ئەگە سەردانی شەبی سارد و سڕی هەیە نابی کەسیش گلەی لەوە بکبرێ بۆ ئەم ناتوەلام بۆ نایەتەلام بۆ سەردان لێ ناکە ینی والی هاتووە تۆ بە تێکستێک تەواو ئیتر ئەچی سەرشانی خۆ دەگەینی دەبی کەسی بەرامبەریش قەناعەتی بۆ بێ کە وەزعەکە بۆ شێوەیە ناچارم بە تێکست دەژنە پیرۆز لێ بکەم. باشە کاک یاسر بە کۆمەڵاتەکان و پەیوەندی کۆمەڵاتەکان زۆرجە بەپێی تەمەەن بەپێی چونوتۆژە جیاوازەکان جیاوازی لە نێوان بەهاکان و هەروە پەیوەندەکانە دەبینین کەسێک لە خانی بە ساڵات چوانەوە ڤیددیۆیەکی ئامادە کردووە پەیامێکی هەیە پێکەوە گوێبیستی ئەوە دەبین و دواتر بەردەوامی دەدەن بە گفتوگۆکەمان داکو باش خۆی بەخێ بکە نەکبێتە ئێرە وەلەو ئێرە دڵی کراوەیە لە بۆ هەموو کەسێک بەس دەبێ خەڵک لە بۆ داکو بە بیوەفایە بی وقضى ربك لا تعبدوا إلا إياه وبالوالدين إحسانا وفرميتي دبي خزمتي داكو إما خزمتي داكو بامان كر حتى أمر إخوان كر کاک یاسر باسی وەفای کرد ئەمە کەسێکە کە بە ساڵات و لە خانەی بە ساڵات چواندایە لە یەکێک لە راپۆرتەکانی ئەنارتیدا ئەم پەیامەی هەبوو باس لە وەفا دەکا دەمەوێت بزانم گرنگی وەفا و بایەخدان بە وەفا و کەسی وەفادار لە بەها کۆمەڵایەتەکانە چۆن کاریگەری دروست دەکات چۆن ڕۆڵ دەبینێت مەسلەی وەفا پەیوەندی بە ویژدانی ئینسان هەیە جاری وا هەیە پەیوەندی بە لایانی ڕۆحی و ئیمانەوە هەیە جاری وا هەیە لە ئەزەلەوە ئینسانەکەوا دروست بۆ کەسێکی بە وەفایەوە بە ڕەحمە و حەز بە خزمایەتی و تێکەڵاوی و هاتوچۆ دەکا لە ناوەن ئەندامانی خێزان تێندا هەڵدەکەوی کەسێکیان دویان زیاتر بە وەفاتر و بۆ ڕەحمترن زیاتر لە خزمەکان نزیک دەبنەوە لە نێوان کۆمەڵە خوشکێک یەک دوو خوشک زیاتر لە برایەکان یەک دوو برا زیاتر ئەوها جاری وا هەیە ئینسان کەسێکی بە وەفایە شت لەبیر ناکە چاکەی کەسی بەرامبەری لەبیر ناکە هەموو خۆشی و ناخۆشیەکانی کەسی بەرامبەری بەشدارە بەتایبەت لە ناخۆشیەکان بەتایبەت لە کاتی پێویست ئەو کەسانن کە بە وەفان بەڵام بەداخەوە ئێستا والی هاتووەتەوە بە وەفابی یان لە خەڵک بپرسی یاخود ئەحواڵی بپرسی لەوانەی کەسی بەرامبەر لەبەرەوەی خۆی وانە لەبەرەوەی ڕانە هاتووە لەبەرەوەی نەیدیتە بەلایەوە سەیرە ینی کە لەبەرەوەی لە خانەوەدەیەکی وا هاتووە کە هێندە پابندی پەیوەندی کۆمەڵایەتی نین هێندە پەیوەندیان بەهێزنیە لەگەر تەنانەت خزمەکانیشیان کە تۆ لی دەپرسی لە ئەحواڵی دەپرسی تەلەفۆنی بۆ دەکەی تێکستی بۆ دەکەی بەلایەوە شتێکی سەیرە ئەو بۆ لە من دەپرسی چه حەقی بە مندایە مەسەلەن ئەوە زۆر بەداخەوە لە هەندێک شوێن ئەو هەیە لە هەندوو شار و شارۆچکە لە ژینگەی گوند لە ژینگەی لادێ شتەکان پێچەوانەیە لەناو عشیرەت لەناو خێڵ ئەو شتانە پێچەوانەیە بە پێچەوانەوە نەکرد لە جەژن هەموو کاتێک ئەوانە پەیوەندی کۆمەڵاتی بەهێزیان هەیە خزم و کەسەکان هەموو ئامادەن لە خۆشی و ناخۆشی هەمووی لێوەستاون پاڵپشتی ئەو کەسانن پەیوەندی کۆمەڵاتی باشیان هەیە بەردەوامن تێکەڵاون خزمایەتی دروست دەکەن سەردانیان هەیە گەرم و گوڕن ئەو قسانە باسی چێ دەکەم باسی کۆمەلگا دەکەم بەڵام دەرەوەی شار زیاتر وەک بە بەراورد دەگەن ناوەوەی شار زیاتر داخراوە خەڵک سەرقاڵی دەوامە سەرقاڵی شتی ترە چاوەڕێ ئەوەی دەکات پشووی هەبێتن ئیتر کە پشوو دەبێت ئەو خێزانە دەیەوێت ئیسراحەت بکە ئەوەندە دەرناچیتن ئەوەندە سەردانی ناکە لەوانەیە دەرگای وڵاکردبی بۆی کە خەڵک سەردانی بکە بەڵام وەک ئەوەنێک تۆ خۆی هەڵناسی سەردانی خەڵک بکە ئەوە شەیە جاری وهەیە کەس چاوەڕ دەکات خەڵک بێتە لای بە بەراورد لەگەڵەوەی ناستە لای خەڵک ئیتر هەر هۆکارێک هەبی بۆ یا هەر بیانیۆکی هەبی بۆ قسەیە گرنگەوەی ئینسانەکە وا ڕاهاتی وا فێرکرایە کە پەیوەندی کۆمەڵایەتی لای ویشتێکی گرنگ نییە بەها کۆمەڵایەتی ئەوەندە جێی بەیاخ نییە مەتایبەتی لای لەگەڵ ڕێزم هەندێک لە نەوەی تازە لای گەنجان زۆر بات ئەو بێڕەحمی و بێوەفایە تەواو باڵی بەسەریاندا کێشایە ینی ئەوە گرنگ نییە بەلایەنەوە ئەو شتە باوکو دایک ئۆکەی بەڵام زۆر ئەوە کێشەی ئەوەندە گەورە نییە سەردانی خزمەکان بکەن ینی ئەوە چێکی گرنگ نییە ئامۆزاکان و کوڕەپورەکان و کوڕەخاڵ و کچە خاڵ و ئەوانە یەکتر بەسەر بکەنەوە تەنانەت بە تەلەفۆنیش نایکەن بە تێکستیش نایکەن زاری وا هەیە نەکار سەردانیکردن بەڵام وەگوتم ئەمەیان لە شوێنێک بۆ شوێنێک دەگۆڕێ لە کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەک لەناو هەمان کۆمەلگا لە شارێک بۆ شارێک دەگۆڕێ لە گوند لە دەشت لە شار لەوێ پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێزترا خەڵک زیاتر بە ڕەحمە زیاتر بە وەفایە زیاتر بە مۆقیفە بەو شێوەیە هەندێک جار کە کەسانی بە ساڵات چوو دەدوێنین کە ئەزمونێکی زیاتریان لەم ژیانە بینیوە کە لە سەردەمانێکی زۆر کۆندا ئەوان جژنیان کردووە و جژنی ئەو سەردەمایان بینیوە دەڵێن ئەو جژنی لە ئێستادا هەیە کاڵبوونەوەیەکی زۆری
پێوە دیارە بەراورد بە جەژنەکانی ڕابردوو لە سەردەمی ئەواندا جەژن گەرم و کورتتر بووە، پەیوەندیەکان زیاتر بوون، سەردانیکردن زیاتر بوو. وەکو کۆمەڵناسێک تۆ هۆکاری ئەم جیاوازی کە ئەم کەسانە باسی دەکەن بەچی هۆکارێکی دادەنی، واتە چی شتێک بە هۆکاری ئەمە دادەنی و لەگەڵ ئەوەشدا ئایا بەڕاستی جیاوازەکە هێندەیەکە بتوانین خەمی ئەوە بخۆینکەنەوە دواینەوە جژن و پەیوەندی کۆمەڵایەتەکان و بەها کۆمەڵایەتەکان کاڵتر دەبنەوە؟ هەروەک لە سەرەتا ئەمەژە پێکرد دەتوانم بڵێم 150 تا 170 کاڵبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتی پەیوەندی ڕاستەوخۆی هەیە بە بارودۆخی ڤایرۆسی کۆڕۆنا کە ئێستا کە وەک دەڵێن نوێ بۆتەوە، ینی دووبارە سەری هەڵداوە بە شێوەیەک لە شێوەکان لە زۆر لە ماڵەکانیانی لەو جەژنە من برای خۆم نەدیتێ لە بەرەوەی تووشی ڤایرۆسی کۆڕۆنا بووە، خۆی کەرەنتین کردووە. ئەوە نمونەیە لە زۆربەی ماڵەکانیان لە زۆربەی خانەوادەکان لە زۆربەی شوێنەکان کەسێکیان دوو کەسی توشبوو هەیە یاخود نەخۆشی پەتای خوێنبەربوون و کۆمەڵک نەخۆشی ترکە کاریگەری کرد بۆ سەر قوربانیکردنیش خەڵک قەدەغە کرابوو سەرتا پارێزگاری هەولێر و قایمقامی هەولێر قەدەغەی ئەویان کردبوو کە قوربانی بکرێتن بۆ شێوەیەک لە حوشەی ماڵەکان ئاو سەرف بکرێ و خوێنبەربوون و ئەو شتانە خەڵک تووشی نەخۆشی دەبیتن. ئەوانە کاریگەری زۆری هەیە لەسەرەوەی کە خەڵک خۆی بە دوور دەگری لە سەردانی کردن. سەرڕای ئەوەی لە ڕۆژیەکەمی جەژن بینیمان بە چای خۆمان لە سعات هەشتی بەیانی حوتی بەیانی زووتریش لەوانەیە خەڵکان لە سڕی بنزین وەستا بوون بە تایبەتی شۆفێرانی تەکسی، یعنی تۆ هەشتی بەیانی و نۆی بەیانی لە سڕی بنزین وەستابی لە ڕۆژی یەکەمی جەژن کە لە هەموو کاتێک گەرم و گۆڕترە تاقی بەیانیەکەی تۆ لە سڕی بنزینی، یعنی سەرقاڵی ئەوەی کە بنزینی وەرگری ئەوەش دیسان تەسیری زۆر هەیە، ینی خەڵک سەرقاڵی بەدەستینانی بنزینە بۆی بتوانێت سەردانی بکە بۆی بتوانانی ئیش بکە. ئەوە کاتی لێبردی لەولایە نەخۆشی ڕێگرا لەولایەش سڕی بنزین کاتی لێ دەبا هەموو کەسیش ئیمکانێتی ئەوەی نییە بنزینی سوپەر تێ بکە بە شێوەیە کە چی ئەو ماڵ و ئەماڵی بکە بەڕاستی. جگە لەوەی ئینسانەکان خۆیان لە ئەزەلەوە وا ڕاهاتون، ینی ساڵانێکە وا ڕاهاتون ئەو باسی ئەوت کرد بەراورد لەگە ساڵانی تر بڵێ زۆر ڕاستە. وا ڕاهاتون کە تەواو ئیتر جەژن وەک هەر ڕۆژێکی ئاساییترە زۆر زار لای خۆشمانە قسەیە هەیە دەرێ کەسێکی دەرێ ئەوڕۆ بۆ من جەژنە یان دەرێ جەژن لای تو چیە دەرێ من هیچ نییە وەکە ڕۆژێکی ئاساییترە. ینی کەواتە مرۆڤ لە وەکو ئەرکێکی کۆمەڵایەتی خۆی لەسەر شانی خۆی لای بردووە ئەوەندە پابند نییە بە جەژن و سەردانیکردن و نوێکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتی و وەفا لەگەڵ کەسانی نزیک سەردانی نەخۆش سەردانی کەسێک کە نەشتەرگەری ئەنجام داوە هەموو ئەوانە یاخود زۆربیان وای لێ هاتووە خەڵک لێ دوور کەوتۆتەوە. لەپاڵ ئەو هەموو ئەو شتانەش کە باسم کرد وەرزی گەرمای کوردستان دیسان کاریگەری هەیە وا دەکات خەڵک بۆ گەرمایە تااقەتی سەردانیکردنی نەبی یاخود وەک باسم کرد کێشەی نەبوونی ئامێری فێنکەرەوە لە ماڵەکان یاخود نەبوونی کارەبا و کەمی ئاو لە هەندێک شوێن وای کردووە خەڵک برێ بانەچین بەخۆیان فەقیرانە وەزیان تاوانی ئاویان نایە کارەبایان نییە پانکەیان نییە ئەها سبلیتیان نییە کۆمەڵک بیان و بۆ خۆی دەینەوە نەخۆشیان هەیە بەو گەرمایی چه تااقەتی هەیە ها قسانە زۆر دەکرێتن چه تااقەتی ماڵانی هەیە بەڵام بڕۆ لە مۆڵەکان خەڵک بە لێشا و فلیتی مەسەرەن لە مۆڵەکانە لە شوێنە گەشتیارەکانە هەمووی خەڵکە هەمان ئەو خەڵکن کە بیانووی ئەویان هەیە سەردانی یەکتر ناکەن یان زۆربیان لەوانن بەڵام دەچن بۆ شوێنە گەشتیارەکان بۆ شەقڵاوە بۆ ئەحمەداوە بۆ مۆڵەکان بۆ ناوبازار شەوان ینی زۆر ئیزدیحامە ئەوانە هەمووی کاریگەری هەیە کەوا دەکات مرۆڤ دوورکەویتەوە لە سەردان و دوورکەوتنەوە لە بە کۆمەڵایەتی بوون بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوو. بەڵام من دەبینم مۆشتێکی کاتیە ئەنی من وا دەبینم ئەگەر جەژن بێتەوە ناو زستان جیاوازبی ئەگەر بارودۆخ تۆزێک بەرەو باشی بڕاشتەکان بگەڕێتەوە وەک خۆی بەڵام دیسان ئەوە ڕۆڵی گەورەکان لێرە ڕۆڵی سەرەکی هەیە کە بتوانن ئەو شتانە بە گەرمەگوڕی وەک خۆی بمێنێتەوە کاڵ نەبێتەوە. باشە هەندێک جار دەبینین ینی لە جژناندا کاکیاسەر ئاسایی خەڵکی سەردانیەک دەکەن هەندێک جار کەسانێک بۆ ماوەی چەندین مانگەیەکیان نەبینیوە لە جەژندا سەردانیەک دەکەن دووبارە پەیوەندەکەیان تازە دەکەنەوە بەڵام دوای جەژن دووبارە ئەکەونەوە سەر و ڕێچکەیکە لە یەکتردا دەبڕێن لەسەر ئەمە چی دەڵێ ینی ئێمە چۆن بتوانین جەژن بکەین بە سەرەتایەک بۆ دووبارە دروست بوونەوەی پەیوەندەکان و لە دوای جەژنیش ئەم پەیوەندیانە دا نەبڕێن دیسانەوە. ئەمیان تا ڕادەیەک شتێکی ئاساییە ینی ئێمە تەمەنا دەکەین زارێت بە وەکو هەنگاویەکەم لە جەژن خەڵک تێکەڵاوی دروستبی
دوای جەژن یاخود ماوەی نێوان جەژن بۆ جەژن یاخود دوای ئەوەی کە 6 مانگ بەسەری تێدەپەڕی ساڵێک بەسەری تێدەپەڕی ئەگەر بمانەوێ ئەو پەیوەندیانە بەردەوام بن ئەگەر دەبی سەردانی هەبی ئەگەر کەمیش بی ئەگەر 2 مانگ 3 مانگ جارێکیش بی بۆ نمونە دەبی لە نێوان 2 ئینسان لە نێوان 2 بنەماڵە 2 کەس کە خۆیان دادنێن کە کەسی نزیکن یاخود هاوڕێی نزیکن ئەگەر مانگی جارێک بە تێکستێکی یەکتر بەسەر بکەنەوە بە تەلەفۆنێکی یەکتر بەسەر بکەنەوە شتێکی خراپ نییە یاخود لە کاتی نەخۆشی لە کاتی تعزیە لە کاتی لێقەومان لە کاتی ماوەیەکتر خەڵک لە حەج دەگەڕێتەوە لە عەمرە دەگەڕێتەوە دەتوانێت سەردانی کەسەکان بکات لە کاتی گەڕانەوە لە سەفەر بە تایبەتی ئەوانەی کە سەفەر دەکەن بۆ نەخۆشی لە دەرەوەی وڵات یاخود نەشتەرگەریان ئەنجام داوە یاخود لە خۆشیەکان ئەو کاتی کە داوت دەکرێت کەسێک داوت دەکرێت لە بگواستنەوەی لە هەر بۆنێکی کۆمەڵایەتی ترە لە مەولودا ئەوانە هەمووی تەئسیری هێتەوە ئینسانێک دەبینی بە ماوەی زۆر نەدیتووە لە جەژنەوە ئاگات لێی نییە بەڵام لە بۆنەیەکی وا دەبینی لە خۆشی لە ناخۆشی لەسەر قەبرانە لە هەر شوێنێکە یەکسەر دڵت دەکرێتەوە پێت خۆشە ئەو ئینسانە دیتێ لەوێن دەرێ ینی دووبارە پەیوەندیەکان نوێ دەبنەوە دووبارە تۆ تەوقەی لەگەڵ دەکەی دووبارە باوەش پیاکردن و یەکتر ماچکردن و ئەحواڵ پرسین و گەرم و گوڕی و پەیوەندیەکان بەهێز دەبنەوە وەک ئەو نیە بە ساڵ ئاگات لە کەس نییە ینی ساڵ تێدەپەڕی ساڵ دەڕوا ساڵ دێ بە 2 ساڵ بە 3 ساڵ بە 4 ساڵ بە حساب هاوڕێتە لە سوشیال میدیا لاتە بەڵام هیچ ئاگاتان لێکتر نییە هیچ لێکتر ناپرسن نام لە تو دەپرسینە تۆ لەو دەپرسی ینی ئاسایی ئەگەر کەسێک دەست پێش خەریب بکە یەکەشیان ئەوەی تر پێی خۆشە لەوانەیە چاوەڕێ ئەو بکە ئەو دەست پێش خەریب بکە یان لەوانەیە شەرم بکایان لەوانەیە بیانووی هەبی هۆکاری هەبی یان لەوانەیە دڵی لێ شکابی لە ئینسانەکە بەڵام کەسی بەرامبەری بەوە نازانی بۆیە کە دەست پێشخەری دەکات لی دەپرسی یەکسەر کەسەکەی تر دەست بەگلەی دەکات توی دەنگت نییە و خەبەرت نییە و ناپرسی و کەس ئاگای لە تو نییە و ئاگات لە کەس نییە و لە کەس ناپرسی ئەو قسانەیە زۆر دەکرێت وەکو سوعبەت وەکو گلەیی لە نێوان ناو کوردی ئەو قسەیە وترایە گلەیی لە کەسی خۆشەویست دەکرێت تەواو ئەو قسەیە زۆر ڕاستە لەگەرەوەی کەسێکت خۆش نەوێ گلەیی لێ ناکەی ئەوەندا بۆیە ئەو پەیوەندیانە پێویستیان بەوە هەیە هەموو ئەو شتانێک کە باسم کرد هەموو ئەو لایەنانێک کە باسم کرد لە خۆشی و ناخۆشیەکان ئامادەبوونی ئینسانەکان ئەگەر کرا یاخود بوونی پەیوەندی تەلەفۆنی ئەگەر ئەحواڵ پرسینیش بی بە 2 مانگ جارێک مانجێ جارێک یان تێکستێک بیتن وا دەکات پەیوەندیەکان بەردەوام بن نەک تەنها لە جەژن پەیوەندی هەبیتن کاکیا سربەرزنجی کۆمەڵنا زۆر سپاس بۆی لام ئەو لێرەوە میوانی ئەمە بکات سپاس بۆ تۆ زۆر سپاس بۆی خۆشەویست پاس